لەوەتەی ئاوارە و پەنابەر ڕویان کردووە تا هەرێمی کوردستان عێراق هاوکارێکی ئەوتۆی نەکردووە. ئەمە خەمەکەیان تەنها لە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەگەڵ ئەو هاوکاریانەی کە لە دەرەوە هاتوون باتە لە وڵاتانی ژیانەوە. ئێستا حکوومەتی عێراق دەیەوێت جارێک کە ئەم خەڵکانە بە جۆرێک کە ئاوارە بکاتەوە بە کوردیەکەی خۆمان ئەنفالیان بکاتەوە. دەبێ بگەڕێنەوە لە یەکی حەوت کەمپەکانیان دادەخات، هیچ جۆرە هاوکاریشان ناکەمە لە کاتێکدایە ئاوارە بۆ چۆ بگەڕێتەوە، نە ئاسایش و سەقامگیری هەیە، نە خزمەت گوزاریان هەیە، نە ئاو، نە کارەبان، نە شوێنی نیشتەجێبوون، ماڵیشیان نییە. گوایە بە حساب 4 ملیۆن دیناریان دەدەنێ. ئاخر 4 ملیۆن دینار خۆ قانووی پێ دروست ناکرێ. ئەجا ئەوەی کەواستەشی لێبێ ئەوەش وەرناگرێت. ئێکەواتە ئەم دۆخە بەرەو چۆ دەچێ؟ ئایا کەمپەکان لە حکوومەت لە هەرێمی کوردستاندا دەخرێن یاخود دانەخرێن؟ ئەگەر دانەخران چی ڕوو دەدات؟ من دەمێت ئەم شەو زیاتر لەسەر پرسی ئێسدیەکانیش لەگەڵ میوانەکەمان قسە بکەین، بزانین دۆخی ئەوان چی لێ بەسەر دێ. میوانەکەمان زۆر بەڕێز پیر دەیان جعفەر سمۆ، بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵماندایە. بەڕێز سمۆ، شەوتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بەڕاستی ئەم شەو دەمەوێت ئێمە قسەمان لەسەر ئێسدیەکان بێ، بۆ خۆ دەزانی ئەوانە 74 جار ئەنفال کراون و تا ئێستاش ناتوانن بگەڕێنەوە شەنگال، دۆخی شەنگال بەو جۆرەیە. بەڵام پرسەکە ئەمەیە، لە کاتێکدا عێراق هیچی بۆ ئێسدیەکان نەکردووە، بۆ ئەوانی تریشی هەر نەکردووە، کەواتە چۆن دەیانەوێت ئەمانە بگەڕێنەوە؟ ئەگەر نەگەڕانەوە چی ڕوو دەدات؟ زۆر سپاس بۆ کەناڵێوە بۆ وێ دەرفەتێ. دەستپێکێ مدوێت ڕازبەکردنا ناو جعفەر حەموە نەسمووە. سەبارەت ئاوارەی شنگالێ بڕاستی 3/8/2014 هەمی زانن ئەو کارەسەتە ڕوودای ئشلای ڕێکخراوە تیرۆریستیە داعش سەر خەڵکێمەی شنگالێ بوو ئەوەی وێکێک و نێزیکی 400,000 کەس ئاوارەی کوردستانی بن زاخۆ بگرە هەتا سلێمانی هەمی باجێڕێت کوردستانی و حجمی ئەو کارستا سەری خەڵکی شنگالی هاتی دوی وەختی دەوی عەسرێت تەکنەلۆجیدا کەسیت خەونادەشی باوەڕ نەگری شێوەیە درڕندانە تەعاملێ گەل ئیزیدیا بکرد تایبەت لای ڕێکخراوە تیرۆریستیە داعشوە خەڵکی کوردستانی بگشتی ڕاستی تەخسیری نەکرد. هەر دەستپێکە فەرمان سەری خەڵکێمەی شنگالی بووی هەتا وێگاشی وەک حکوومەتە هەرێما کوردستانیشی ئەرکی خۆت بین تە بڕاستی سنوورێت ئەو کەمپێ سنووری پارێزگاها دۆکە و ئیدارە سەربەخوا زاخوا تا وێگە نێزیکی 15 کەمپێت ئاوارەنە پڕانیاوان ئەستکارم بین 95 سەدی خەڵکی شنگالێنە هەروسا دەربەی کەمپاشی ژمارەگە زۆر هەیە و ژماراوان ناف کەمپاتە 25,600 خێزانن دەربەی کەمپا 37,800 خێزانم. ئەوە تقریبا ماوەی بەتر ساڵ و تشتەگی ڕاستی حکوومەتە عێراقی فشارت ئێخیتە سەر ئاوارێک و بزۆری وان بەگەرتە جووارت خوا هەر وەکی بڕیاری ئەو دەستپێکێ و بڕیاردا بوو نونەراتیا خوێندنە عەرەبیش هەرێما کوردستانی vekێشێت ئەف ئێکشوان فشارە بێختە سەر ئاوارە بەگەرتە جووارت وان هەروسا و بڕیارە بێ داویش دایک و 4 ملیۆنە ئەو 4 ملیۆنشی تنێ ئەوێت ناو کەمپادە دژین پێ مفادار بن. بڕاستی 4 ملیۆن وی وەختیدا تێرە بەس پاقشکردنا خانیوان ناکتێش بەرک و خەڵکی شنگالێ ئەوە 10 ساڵە خانی خۆجی دەیلای زۆر سەدی خانیوانشی ئاواکری بش ئاخیر لە بنە ئەوە 10 ساڵە بێ خوددانمان پێویستی سەخبیرکردنێک کێماسی 15 ملیۆن تا 20 ملیۆن تا بکەن خانی خۆ سەخبیر بکەن. زۆر باشە بەڕێز هەموو عێراق هیچ بەڵێنێکی خۆی جێبەجێ نەکردووە بە دیاریکراوی بەرامبەر ئێسدیەکان بێ بەڵێن بووە نا ئەو ڕێکەوتنەی شنگال کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کراوە ئەوەی جێبەجێ نەکردووە. ئێستا دۆخی شنگالیش ناسەقامگیرە هیچی لێ نییە هیچ خزمەت گوزاریەک پێدوانیە بە زۆر گەڕانەوەی ئێسدیەکان بۆ شنگال ئەنفالێکی تری ئێسدیەکان نییە دەیانەوێ بە مەبەست ئەنفالیان بکەنەوە. سەدا سەد ڕاستی ئەوە ئەنفالەگە دنە سەری خەڵکی شنگالگەش بەرک و وەگی جەنابێتە ئاماژە پێدای لە هەیوا 10 ساڵە 2020
ڕێککەوتنە کاتە ئیمزاکردن ئەو ڕێککەوتنە گۆنی ڕێککەوتنا شنگالی نێبێنە حکوومەتە هەریما کوردستانی و حکوومەتە بەغدادا ئەو ڕێککەوتنە گەلک بەندایە پێکاتی بوو کلیلا چارەسەریە ئاریشا شنگالی بوو ئێک یا خاڵە ئێکی تێدا و کێشانە مەقەڕاتێت وان ئەحزابێ نەشەرعیل دەڤەرێت گوند و باجێرە شنگالی هەر فترێکی جارێکی حکوومەتە تورکیا تیاری تورکیا مەقەڕاتیان بۆ بەباراندکردن و خەلکێکی سیویل بدە قوربانی ئەوە حێجەتە تورکیا نابی دو دامەزراندن 2500 کەس خەلکی شنگالی سەرسلکەی پۆلیسێت اتحادە فدرال و ئەو خەلکە 2500 خێزان واردێک شوانڕە بێت هەروسا ئەمنیەتە خۆی گەل حکوومەتە ئیدارە مەحەلی پارێزن سسێ تعویزەگە باش خەلکی شنگالێر بێتەکردن هەر خێزانەی 15 میلیۆن تا 20 میلیۆنە چارێ ئیدارە شەرعی بەگەرتە شنگالیش بەرک و ئیدارە شەرعی ساڵە 2017 هەتان هۆل ناحیە فەیدێ دەوامێت کرد هەر کەسێکی خەلکی شنگالی محتاجی پەسەندەگەی بگت دەبێتە شنگالی بێتە فەیدێ هەتا پەسەندەگە وەرگرت بەڕاستیە بە بخۆبخە بەڕاستی یەک خارجی بەجی نەکری حکوومەتە عراقی سەرڕای ئەفتفاقە هاتی مزاکردن یەک خارجی بەجی نەکریە بڕیارە دەدایەت بێژێت دەبێت خەڵکی شنگالیت کەمپەدە سی هەیڤە هەفت 2024 ئەم کەمپە بگرن ڕاستی وەک سیاسەتە حکوومەتە هەریما کوردستانی ئەم چوو کەمپا زۆری ناگرن گۆڕی ڕێنمای حکوومەتامە سەرۆکاتیە بەڕێز کاک مەسرور بارزانی کۆمدێ بەردەوامی خزمەتە ئاوارا بگن مدبێت ڕێیا کەناڵێوەشی بەلکی خەلکێکی مەی ئاوارە شاش وێ بڕیاری فامتکردە چوو کەمپا ناینە داخستن زۆری حکوومەتامەدەی خزمەتەوان کرد سەرڕای ئەوە بتر ساڵ و نیوێ هەر پێنج سەکتەری ژیانی نێو کەمپادە حکوومەتە هەریما کوردستانی ڕێبە بێت ئەرکی خۆڕات بێت وەکی ڕاکردنا گلێشیە سەکتەری پەروەردەیە سەکتەری ساقلەمیە سەکتەری کارەبەیە سەخبیرکردنا ئاوەیە هەر پێنج سەکتەری ژیانی حکوومەتە هەریما کوردستانی ڕێبەت بێت ژبەرک و هاریکاریان خراوت خێرخواشی کێ بۆ بوو ساڵات دەهەیە تقریبا کەنێم لەومانێشی ئەرکەگی زەحمەتە زۆر باشە بەڕێز هەموو حکوومەتە هەریما کوردستانیم ئەرکی خۆت بینە خزمەتە خەڵکی خۆ شاکە بەڕێز هەموو ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا بۆ خۆت دەزانی ئێستا شنگال لەلایەن حەشدی شعبی کە لە خواری عێراقەوە هێناویانن داگیر کراوە هەروەها چەکدارانی پەکەکەش لەوێن خۆ نایەڵن ئێسدی داما و بگەڕێتەوە ئەوێ کە هەر ئەمنێتی تیانە هیچ چیتیان نییە بۆ چۆ بگەڕێتەوە ئاسایشیشیان نییە خەدەماتیش نییە ڕێوشۆنیشیان نییە پێ دوایە بەو دۆخەوە ینی ئێسدی ئامادە بێ بگەڕێتەوە بۆ شنگال بۆ چۆ بڕوات بڕاستی گەلک کەمپا خۆپیشاندانشی دژی وێ بڕیاریکردن وەگی جەنابێت ئاماژە پێدایی بێت وەختی تو ئێکی بگەڕنی جوواریوان بێت تو بەدی لەگوین حەلەگین حەلای ئەوە ئەمنیەتێ بەرقرار بکەن وەگی جەنابێتە ئاماژە پێدای چەکداریت پەکەکەی حەجد شعبی لێ دەرێ کۆنتترۆلکردنە خۆسەپاندنە سەر خەرکێکی لێ دەرێ ئەو ئیدارە شەرعی نەلمنتەقی داوامێت کردەوە فەیدەی داوامێت کرد هەروەسا خزمەت گۆزاری نینن چاوانێش خیڤەت دەگێت چنە خیڤەت خەلکی شنگالی بێژن وەختێم هەر خیڤەت دەگێت دەبن بزۆرە منتەقا خۆشە خیڤەت ناوەڵامی خیڤەتە خۆی کوردستانی من آخر تشتی عقلشی ئەمنیەت هەیە خزمەت گۆزاری هەن ئەمیر کوردستانی منە باشترە ئیش هەیە کار هەیە بەربەیەکێشی ڕاستی حکوومەتە عراقی خەلکی شنگالی بەر بێخودان هێلایە خۆلێ ناکتە خوددان تهڕبا مەسئولێتێت کرد ڤیا ئەرکی خۆڕا بێت وەک حکوومەتە عراقی چونکو خەلکی شنگالی خەلکی عراقی نەدڤیا ئەرکی خۆڕابش 2017 هەتانها ڕێکخراوە تیرۆستیە داعش ئەردڵواقع نەمایەت شنگالی حکومڕانیان نەمایەت شنگالی ژبەر چیز 2017 هەتا vێگا نکارت حکوومەتە ئەمنیەتی بەرقراردا خەلکە ئارەزووە خوا ینی ئازادانە بەگەرتە جوواریت خۆ نەب زۆری زەختێڕوان فشارە بێختێ سەروانی گرتنا خەدەماتە چ تشتی حکوومەتە عراقی پێشکەشی ئاوارە نهاتکەتە آخر سێ هەیڤە جاگێک کارتۆنێک ئاهیت خواردنی نێو کەمپاتێک ئاهات کارتۆنێک سەحیادە دەربەی کەمپەش 2017 هەتا vێگانە یەک قەترا گازە سپی نەدایانە یەک کارتۆنێک ماوان نەدایانە چاوی بەگەنە جواری خۆیان چ بۆی وان پێشکەشکێتە بەگەنە جواری خۆ یان قەرەبووەگە شایستەی وان گۆڕەی حجمە کاریستاتە پسەریوان هاتی دویا هاریکاریان کە بە مادیەنش و ئەمنیەت بەرقرار کە خەڵک خۆی بەگەڕیابە خەڵکێ نەبێت چ دەراج خیڤەتەکە بژیت 10 ساڵە و نەبەگەرتە جواریت خۆ هەگەر ئەگەرێک نەبێت زۆر باشە زۆر بەڕێز دەست خۆش زۆر بەڕێز پیر دەیان جعفەر حەمۆ بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران لە دهۆ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.